ئەو سیمینارێک کە ئەمڕۆ سازمانداوە سەبارەت بەوەیە کە خەڵک هوشیار بکەینەوە لەسەر هەڵبژارنەوە کە هەڵبژاردن چیە چ پرۆسەیەکە بۆ چ دەکرێت و ئامانسیە تێداوە لە هەمووی لە سیمینارەکەدا باسەکرێت. ئەمە لە تەواوی ئەو بانگەشنامانەی کە ناردبوومانە زیاتر هەدەفمان گەنجە لە تەمەنی 18 بۆ 30 ساڵەوە بێ، هەروەها هەدەفمان ئەوەیە کە کەسانی بێلایەن بێ. ئەمە ئیش لەسەر هیچ لایەن و هیچ حزب ئەوەیەک ناکەین، ئەمە تەنها ئیشمان لەسەر کەسانی بێلایەن. خراپترین شێت یاخود با بڵین لە دەستدان قورسترین لە دەستدان کە لەم پرۆسەیە لە دەستی بدەینەویش مافی دەستوری خۆتە کە تۆ بەپێی مادەی 20 لە دەستوری بەکاری عێراق پێت بەخشراوە مافی دەنگدانە. ئەگەر تۆ ئەم مافەت لە خۆت سندەوە ئەو کاتەوە هەزنێکی کەیاخی بوویتە و دژی ئەم دەسەڵاتی بەڵکو تۆ خۆت نەفی کرد لەم وڵاتە و خۆت مافی ئەندامێتی یا خۆت مافی سیاسی ئەم وڵاتت لە خۆت سندەوە. خاڵی دووەم کە جەختم لێ کردەوە لە قسەکانی پێشووتر ما بریتە لەوەی کە تۆ چۆن دەنگە دەیت، دەنگ بە کێ ئەدەیت. ئەمڕۆ لە درێژی سیمینارەکەیە بەشدار بووان ئاشنا ئەکرێن بە چۆنێتی دەنگدان و ئەو کاندیدانەی کە فعلەن لێهاتووی دەنگدانیان هەیە تایبەتمەندیان چیەوە، ئەو کاندیدانەی کە ناکرێ بچنە پرۆسەی هەڵبژاردنەوە خاوەنی چ تایبەتمەندیەکن بۆی ئێمە لەسەر ڕۆژی دەنگدان و لەسەر سندوقەکانی دەنگدان بتوانین بیان ناسینەوە دەنگێکی تەندروست بەرەو کوردستانێکی ئارامتر و پرۆسەیەکی هەڵبژاردننی تەندروستی عێراق هەنگاو بنین.